لە کۆتا ڕۆژەکانی ساڵدان دوای چەند ڕۆژێکی دیکە دەچینە ناو ساڵی 2020 تیمی دەستگای ڕەوانگە چاڵەنجیان کردووم و داوایان لێ کردووم لە 2 خولەکدا باسی ئەو دەستکەوت و خزمەتانە بکەم کە لە ماوەی 1 ساڵدا پێشکەشمان کردوون بۆ کۆمەڵگە. هەوڵەدەم زۆر بە خێرایی دیارترین پرۆژە و داتاکان بخەمە ڕوو. با بزانین دەتوانم؟ یاڵڵا دەست پێ بکەم. لە ماوەی 1 ساڵدا و لە 4 بواردا پەروەردە لاوان ژینگە و کەسانی لێ قەوما و کارمان کردووە. 5,000 هەلی کارمان بڵاو کردوتەوە. زیاتر لە 800 کەسمان لەسەر کار دامەزراوە. 516 حەوزی ئاوی خواردنەوەمان پاکردوتەوە. زیاتر لە 500 نەمام و دارمان چاندووە. زیاتر لە 20 هەڵمەتی هۆشیاری ژینگەیمان ئەنجام داوە. پێداویستی نزیکەی 100 قوتابخانەمان دابین کردووە و نۆژینکردنەوەی سەرەتاییمان بۆ کردیە. قوتابخانەیەکی 18 پۆلیمان دروست کردووە. 7 کتێبمان بە تیراژی 15,000 چاپ کردووە. بە سەدان پرسیار و وەڵامی وزاریمان بۆ قوتابیانی پۆلی 9 و 12 ئامادە کردووە. زیاتر لە 50 وانەی ڤیدیۆیمان لە بابەتەکانی ئینگلیزی، کیمیا، فیزیا و بیرکاری بۆ پۆلی 12 بەرهەمهێناوە. 208 خولی ڕاهێنانی جۆراوجۆرمان ئەنجام داوە، 8 ڕاهێنانی تایبەت بە بەهێزکردنی توانەکانی کاربولاوان، نزیکەی 100 ڕاهێنانی پیشەیی لە بوارە تەکنیکی و تەکنۆلۆژیەکان، 8 ڕاهێنانی زمانی ئینگلیزی و کۆمپیوتەر، 20 ڕاهێنانی تایبەت بە کارمەندانی کۆمپانیەکان. ڕاهێنانمان بۆ زیاتر لە 3420 کەس ئەنجام داوە، 1700 کارخاز، 300 کارمەندی کۆمپانیا و 1520 لاو. نەوت و پێداویستی خوێندنمان بۆ 149 قوتابخانە دابین کردووە. بڕوانامەی ڕێزلێنان بە زیاتر لە 300 خۆبەخش بەخشیوە. هاوکاری سەدان منداڵی بێسەرپەرشت وەکەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەتمان بە ڕێگای جیاوازەوە کردووە. بە شێوازی گشتی لە 2019 35 پرۆژەمان ئەنجام داوە و نزیکەی 500,000 کەس سوودمەند بوون. کاتەکە بوو بە 1:45 چرکە. ئێستاش چاڵنجی کاک موسا ئەحمەد دەکەم و داوا لە کاک موسا دەکەم لە ماوەی 2 خولەکدا باسی دەستکەوتەکانی دەستگای خێرخازی بارزانی بکاتن. ساڵی تازەتان پیرۆز بیت و بە هیوای ساڵێکی پڕخۆشی و دەستکەوت. زۆر سپاس.